هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەن و دەڵێن مانگی هەڵبژاردەی خوایە، هەمووان بە بەجێهێنانی ئەرکە ئاینەکەی بە گەرموگوڕی پێشوازی دەکەین. نوێژ تەراویح نوێژەکان بە جەماعەت لە کاتی خۆیان ئەنجا ئینسان ئەگەر بتوانێت دەستواڵا بێت لە مانگی ڕەمەزانە لا لە فەقیر و هەژار بکاتەوە، چونکە مانگی هەڵبژێرایی خوای گەورەیە. لەوانەیە ئەم ساڵ ئێمە بینیومانە ئەلحەمدولیلا خەریکین تاعاتین ڕۆژین، لەوانەیە ساڵی ئایندە نەتوانین بیگرین یا نەیبینینەوە تەمەنمان تەواو بێ. ئەگەر ئینسان بتوانێت لا لە فەقیر و هەژار بکاتەوە لەم وەزعی کوردستانە ئەوە شتێکی زۆر گەورەیە. وەڵا ئەلحەمدولیلا خەڵکی هەڵەبجە بە تایبەت هەموو ساڵێک بە گەرموگوڕێکی تایبەتەوە پێشوازیان لە مانگی ڕەمەزان کردووە، چونکە ئەلحەمدولیلا خەڵکێکی تێگەشتووە لە ڕووی دینەوە، هەموو کەس زانێت کە مانگێکی تایبەتە لە مانگەکانە. وەڵای تراویح کرێ لە هەموو مزگەوتەکانە بە قەرەباڵخیە و سەردەمیشی کاتەکەیشی یەکەم ڕۆژە تۆ بردەوردێتە قەرەباڵخە بێ و هایبینە سپاس بخوا لە قەزەی دینداری و هەڵەبجە یەکەمە. مانگی ڕەمەزان مانگی بەخشین و لێبوردنی دڵەکانە، مانگی دابەزینی قورئانی پیرۆزە. هاوڵاتیان دەڵێن دەبێت هەمووانە مانگە پیرۆزە بە هەلی ببین و پەرستشەکان بەرز ڕابگرن. باشە پێشوازی لێ ئەەکەین و بە خێراتیمان کردووە و حازرین بووە حتا ئاخرەکەی. وەڵا ماڵێکی مانگێکی بەرەکەت و پڕمیر و خێر و بەرەکەتە و نەوەڵا یەک دەنکە پێیەوە ناڕەحەت نابم. هەر تقریبا من 2013 حتى يسهر لحلبش دانش نهار لما نزلنا ما شاء الله لحلبش زور شاك باشا خراب نية هر خلقي زور شاك ما شاء الله زور هر ما شاء الله غربالة هر لرمضان هر والله الحمد لله يعني هر مسلمان ما شاء الله زور. ڕەمەزان مانگی پابەندی پەشیمانی بەخشینی زیاترە هەڵبژاردەی نێو مانگەکان. هاوڵاتیان هەموو ساڵێک بەگەیشتنیان بەم مانگە پیرۆزە دڵخۆشن و تەواوی نوێژ و پەرستشەکانیان لە مزگەوتەکان ئەنجام دەدەن. بە دەرفەتێکی گەورەشی دەزان تا بەبێ ڕازیکردنی خوددا لە خۆیان بەسەریاندا تێنەپەڕێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.